پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە هەنگوینی خوردووە هەنگوینی بە شەربەت خواردووە. خەڵکێک کە لێ مامۆستا لاوانەیە هەنگوین گران بێ، ڕاستە فەرمی هەنگوینی چاک گرانە، بەڵام پێغەمبەری خوا سەڵام بۆچی بە شەربەت خواردوێتی؟ بۆ ئەوەی کە هەموو ڕۆژێک کەوچکێک لە تۆ بڕوا بیکەیتە ناو پەرداخی ئاوەوە، ئەمە پێیەوترێ شەربەتی هەنگوین. بۆیە ئەمە قورس نییە ئینسان ئەگەر بە بەیانیان بتوانێت پەرداخێک شەربەتی هەنگوین و عەسران بتوانێت پەرداخی شەربەتی هەنگوین بخواتەوە هیچی تری پێویست نییە. بۆ چونکە ئەمە ڕیخۆڵا ئەجوڵێنێ، یەکسەر تاقە ئەدا بە ئینسان، یەکسەر تاقەیەکی کامل مغەزیەکی کامل ئەدا بە ئینسان، ئینسان پێویستی بە هیچی تر نابێ. هەموو بەیانیەک پەرداخ شەربەتی هەنگوین بخۆ، یەک کەوچەک هەنگوینی تیابێ بە گەرەنتی تانی ئەوڕۆ پێویستە بە هیچ نییە، تا عەسر پێویستە بە هیچ نییە. عەسر پەرداخێکی ترە خواردەوە پێویستە بە هیچی تر نابێت تا ڕۆژە بێتەوە. کەواتە ئینسان ئەتوانێت لە ڕۆژێکە بە 2 پەرداخ هەنگوین ڕۆژەکە و شەوەکەی بەڕێکە، بەس ئەگەر بزانێت چۆن ئیخوا و لە چ کاتێکا هەڵەبژێرێ. بۆیە لە کاتێکە ئینسان بەم شێوەیە هەنگوین بخوا پێم وانیە زۆر لەسەری بکەوێت، غیزائێکی کامل، تەندروستیەکی کامل و پێداویستی لاشەی هەمووی ئەداتێ و لە کاتێکە تاقە ئەخوات، ڤیتامین ئەخوات، خوێکان ئەخوات، هەموو پێداویستی لاشە ئەخوات، لە هەمان کاتە ئاویش ئەخواتەوە کە ئاوی سوودمەند بە بۆ لاخشە.